سڵاوتان لەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان بە فەرمی سکاڵای لەسەر زیادبوونی ژماری دانیشتوانی هەردوو پارێزگای هەولێر و 2 ئۆکتۆبر کرد. لە ژمارە ئەمڕۆیدا ڕۆژنامەی هەوڵاتی بڵاوی کردەوە یەکێتی نیشتیمانی کوردستان سکاڵای یاسایی لەسەر زیادبوونی ژماری دانیشتوانی هەردوو پارێزگای هەولێر و 2 ئۆکتۆبر کردووە و لە سکاڵەکەیدا بۆ کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق داوای لێکۆڵینەوەی کردووە لەبارەی ئەو گومانانەی لەسەر زیادبوونی ژمارەی دانیشتوانی هەولێر و دووهۆکەیە. ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی کوردستان وەڵامی نامەکەی مەسعود بەرزانی سەرۆکی هەرێمی کوردستانی دایەوە کە لەبارەی دەستور و ئاڕاستی سەرجەم لایەنەکانی کردبوو. لە وەڵامەکەدا کە ماڵپەڕی فەرمی بزوتنەوە بڵاوی کردێتەوە، عرفان علی عەبدولعەزیز ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی کوردستان لە وەڵامی نامەکەی سەرۆکی هەرێمدا ڕایگەیاندووە هەرێمی کوردستان لە بۆشایی دەستوریدا دەگوزارێت، لە بەرەنجامیەوەشدا ناوەناوە تەنگەشە و قەیران سەر هەڵدەدەن. ئەوەش بەهۆی ئەوەی مەرجایەکی دەستوریمان نییە بۆ یەکلاکردنەوە و چارەسەرکردنی ئەو کێشە و پێشهاتانە. بەڕێوەبەری لیژنەی دامەزراندن لە پارێزگای سلێمانی ڕایگەیاند فەرمانێکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمیان بەدەست گەیشتووە بۆ دامەزراندنی 1400 پلەی دامەزراندن لەسەر بودجەی ساڵی ڕابردوو. محمەد عوسمان بەیانارتی ڕاگەیاند لەسەر ئەو بەڵێنانەی پێشتر بە سلێمانی قەزاکانی دەوروبەری درابوو بۆ تەرخانکردنی پلەی وەزیفی دیکە لەسەر بودجەی ساڵی ڕابردوو. فەرمانێکی ئەنجومەنی وەزیرانیان بەدەست گەیشتووە بۆ دامەزراندنی 1400 پلەی وەزیفی. بابەستی ئیمزاکردنی ژمارەیەک ڕێکەوتنامە لەگەڵ عێراقدا سەرۆکوەزیرانی کوێت ئەمڕۆ بە یاوەری شاندێکی باڵا لە سەردانێکی فەرمیدا گەیشتە شاری بەغدا و لەلایەن نوری مالکی سەرۆکوەزیرانی عێراق و ژمارەیەک بەرپرسی حکومی دیکە و پێشوازی لێکرا. ئەوە لە کاتێکدا عێراق لە هەوڵی ئەوەدایە سەرجەم کێشەکانی لەگەڵ کوێتدا یەکلایی بکاتەوە کە خۆی لە دیاریکردنی سنووری وشکانی و دەریایی و دۆسی بێسەر و شوێنەکان لەگەڵ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی دیاریکردنی سنوورەکاندا دەبینێتەوە. هێزەکانی یاساییشی دیا لە تەرمی 3 کەسیان ئاشکرا کرد کە پێشتر لەلایەن چەکدارانی ڕێکخراوی قاعیدەوە لە ناوچەی حەمرین لە پارێزگای دیالە لەگەڵ 19 کەسی دیکەدا فرێنرا بوون کە تا ئێستا چارەنووسیان نادیارە. موسەنا تەمیمی سەرۆکی لیژنەی یاساییش لە ئەنجومەنی پارێزگای دیالە ڕاگەیاند هەڵمەتی ڕفاندنی ئەو 22 کەسە لە ڕێگەی دانانی خاڵی پشکنینی ساختەوە بووە لە ناوچەی حەمرین. داواشی کردووە بە پەلە پلانێکی ئەمنی گەورە بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکانی چەکدارانی ڕێکخراوی قاعیدە لە ناوچەکە دابندێت. باوپێی کارەکانی کەم و کورد بوون و ناوبانگی ئەو ڕێکخراوە جیهانیشی لەکەدار کردووە. ئیتلافی متحیدون ڕایگەیاند بڕیاری گواستنەوەی نوێنەری یەمینداری گشتی نەتەوە یەکگرتوەکان لە عێراق دابووی بە زووترین کات ئەنجام بدرایێت. تاکیدیشی کردەوە مارتن کۆپلەر جێگەی متمانە نەبووە و نێوەندکارێکی بێلایەن نەبووە. زافرعانی وتەبێژی ئیتلافی متحیدون لە بەیاننامەیەکی داماژی بۆ کرد کە پێویستە دیدی بانکی مۆن سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان بۆ مارتن کۆپلەر لە ڕێگەی هەڵسەنگاندنی هەڵوێستەکانیەوە بێت لە چەند ساڵی ڕابردوودا کە تیایدا بەردەوام بە ئاشکرا پشتگیری لە دەسەڵاتی حکوومەت کردووە. لە چوارچێوەی هەوڵەکانی حکوومەتی یاسینە بۆ کەمکردنەوەی خەرجە گشتیەکان و بەو پێیش کە بە فیڕۆدانی دارایی گشتیە حکوومەت بڕیاریدا تەلەڤیزیۆنی فەرمی یۆنان دابخات. بۆیە بڕیاری حکوومەتیشەوە سەرجەم کارمەندەکانی ئەو کەناڵە کارەکانیان لەدەستدا و چاوەڕوانی دووبارە داڕشتنەوەی پەیکەری ئیداری کەناڵەکان. سیمۆن گادیکۆگیلۆ وتەبێژی فەرمی حکوومەتی یاسینە ڕایگەیاند ئەو کەناڵە هیچ شەفافەتێکی تێدا نەبوو، بەڕەپارەیەکی زۆریشی تێدا خەرج دەکرات. تاکیدیشی کردەوە کارمەندەکانی کەناڵەکە کە ژمارەیان 2500 کارمەندە قەرەبوو دەکرێنەوە. کاتێکی خۆش بۆ ملایەک.